سڵاتان لەبێ و ئەو کاتان باش بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر. من شێرزاستێقم ئەڵلقەیەشتری بەرنامەی ئەزمموی پۆلتان پێشکەش دەکەم. بەڕێزانم بۆ ئەم ئەڵلقەیە باس لە ئاسەنگەکان و جیاکاری لە نێوان تواناکانی قوتابیان دەکەین کە بەداخەوە بە بەشێک لە قوتابخانەکان بە تایبەتی لە بازنەکانی سێم و چوارەم کۆمەڵێک جیاکاری دەکرێت لەوەی کە توانای قوتابیەکان چەند بێ بەو شێوازە جیان دەکەنەوە و لە پۆلەکان دایان دەنێ. بۆ ئەمە بەستەش لە ڕۆژی 8 دەی 2025 بە ژمارە 9177 نووسراوێک لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر دەرکرا کە کۆمەڵێک ڕێنمایی تێدایە سەبارەت بە نەهێشتنی ئەو جیاکاریە. بۆم بەبەستە زۆر بەڕێز مامۆستا سەروەرشوان پسپۆری پەروەردەی لەگەڵاندایە. مامۆستا جان زۆر بەخێر بێ. زۆر سپاسان دەکەم. مامۆستا وەک ئاماژەم پێ کرد بابەتەکە گەیشتە و ئاستەی کە نووسراوێکی فەرمی لە بەڕێوەبەرایەتی گشتی سەبارەت بەو دیاردەیە بڵاو بکرێتەوە و بخرێتە بەردەستی بەڕێوەبەران بۆ ئەوەی چارەسەرێک بۆ ئەو کێشەیە بدۆزرێتەوە کە وای لێ هاتبوو لە هەندێک لە ناوەندەکانی خوێندن کاتێک کە دایک و باوکانیش دەچوونە ئەو قوتابخانەیە منداڵەکانیان لەوێ دابمەزرێنن یاخود بیان گواستنەوە لە قۆناغێک بۆ قۆناغێککە ڕاستەوخۆ بازنەوە دەکرا لە کامە هۆبە لە کامە ژوور دایدەنێن. هەمیشەش وەکو پێش بەرنامەکەش قسەمان لەسەر کرد پۆلەکانی ئەلفوبا یاخون ئەیوبی خواستی دایک و باوکانە کە لایەن وایە ئەو جیاکاریە بۆ ئەوەیە کە زیاتر گرنگی پێ بدرێن لە لایەن مامۆستایانەوە. بەگشتی دەمانوێت ئێستا باز لەوە بکەیت کە جیاکاری چییە، لەسەر چ بنچینێک ئەو جیاکاریە دروست دەبێت و دەرئەنجامەکانیشی چی لێ دەکەوێتەوە. بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێز. وەکو کە پرسیارەکەی بەڕێزێت لە ڕواڵەتدا لەوانەیە ئێمە شتێکی سادە ببینین. پێمان وایە دوو پۆلدا دەندرێت، پۆلێکیان ئەو قوتابیانەی کە لە نێوان دوو کەوانە زیرەکترن و ئاستیان باشترە جیا دەکرێنەوە لەگەڵ ئەو قوتابیانەی کە کەوتونە یان دووبارە کە بەشێک وا ناویان دەبن کە پێیان دەڵێن قوتابیە تەنبەڵەکان کە ئێمە لە پەروەردەدا ئەو دەستەواژەیە بەکار ناینین، بەڵام بەو شێوازە دەیبینن. بەڵام خۆی لە ئەساسدا ئێمە ئەسڵەن قوتابیمان هەر جیاکردنەوەکەی هەڵەیە، جیاکردنەوەی کام قوتابی زیرەکە و کام قوتابی زیرەک نییە هەڵەیە. لەبەروەی ئەمە زیرەکی لەسەر بەو پێوانە دەکەین ئایا ئەو قوتابیانە توانای لەبەرکردنی بابەتێکیان لە چ ئاستێکدایە، ئایا بە چەند دەتوانن دوو لاپەڕی ئەیفۆڕی وەکۆی لە بەردەستی منە لەبەری بکەن. خۆی لە خۆیدا ئەوەش زانستێکی ورترە و پێویستە هەر قوتابخانەیەک بزانێتن قوتابیەکانی خۆی، هەر مامۆستایەکیان بزانێت قوتابیەکانی خۆی لە چ بابەتێکدا زیرەکنەوەتە زیرەکیەکەیان بە شێوازەکە بێن بە گوێرەی زیرەکی خۆیان وانەکانیان پێشکەش بکەن. ئێمە لێرکانەدا هاتووینە لە ڕواڵەت وا تەمەشا دەکەین ئەوە لە بۆ قازانجی قوتابیەکانە ئێمە قوتابی زیرەک و قوتابی ئاستاوازمان لە یەکتر جیا کردیتەوە. بەڵام ئەگەر بین ورتری بکەینەوە لەوانەیە بەشێک لە کارگێڕی قوتابخانەکان و مامۆستاکانیش وەکو لە بەرژەوەندی خۆیان بڕیاری وا بدەن، دەیانوێتن لەو پۆلەی بە شێوازێک دەوانە بڵێنەوە کە دەزانن قوتابیەکان زۆری لێ فێر نابن و نە ئەوان زۆر چاوەڕێی لە قوتابیەکان بکەن، نە قوتابیەکانیش چاوەڕێی زۆر لە مامۆستای بکەن، بە بەشێکی کەم ڕازی بن. لە هەندێک پۆلی تر لەوانەیە ئەو قوتابیانە ئەگەر مامۆستاشیان نەبیتن شتێک هەر فێر بن، بەڵام کە مامۆستا و ڕێنیشان دەریان دەبی بێگومان زیاتر دەبیتن ئاسی فێربوونەکە لەوێن دەر بە شێوازە چکە وانەی دەڵێنەوە و عەفوم کە ئەگەر تەواوی بکەم و ئەو مامۆستایانە هەڵسەنگاندنی خۆشیان لەو پۆلانە دەبینەوە کە قوتابیەکان ئاستیان زۆر باشە، زۆر زیرەکن. بەس ئایا لە هەر قوتابخانەیەک ئەگەر ئێمە 100 قوتابیمان هەبیتن پێت وایە چەند قوتابی زۆر باش و زیرەکن وەکوی ئەو مامۆستایانە پێوانێ بەو ئەوانیان هەڵسەنگاندیە بە هەڵسەنگاندنی وان ئەو قوتابیانە زۆر زیرەکن، واتە زۆر زیرەک لە لای وان
بەلانی کەم دەبی 75 تا نمرەی 100یان هەبی ئەو قوتابیانە. ئایا لە 100 قوتابی چەند قوتابی دەتوانیتن نمرەکەی لە 75 تا 100 بیتن؟ جاری وا هەیە 85 تا 100. مەوسەبا بڕیشتر بگەڕێینەوە دواوە. بەڵێ چیاکاری لە چ کاتێکدا پێویستە؟ لە چ کاتێک پێویستە قوتابی زۆرێکیان لە زۆرێکیان زیا بکرێتەوە؟ ینی لە کۆندا لەوانەیە هەندێک جار وەکو سزایەک بەکاردەهات. بەنمونە قوتابێکیان لە پۆلێکەوە دەناردە هۆبەیەکی تر، ژوورێکی تر، وەکو سزایەک لەوەی کە زۆرێک لە سزادانە بە تایبەتی لە لایەن بەڕێوەبەرەوە. یعنی لە چ کاتێکدا پێویستە ئەو جیاکاریە بکرێ، ئەگە جیاکاریەکانی زالەوانەی ئیجابی بێ، بەڵام ئەو ئیجابی بوونە لە کوێدایە و لە چ کاتێکدایە؟ بەڕاستەکەی ئەمن پێم وانە ئیجابی بیتن، لەبەروەی هەر مامۆستایەک پێویستە شێوازی وانەی خۆی بکاتە چەند شێوازێک لە هەمان کاتیشدا. ئەنی بۆ نمونە ئەمە ناکرێتن هەندە قوتابی هەیە هەردەستی لێ بشۆی، بەڵێن ئەو لە پۆلێکێک کە زیرەک نییە، قوتابی زیرەکەکانیش ئیحتیمامیان پێ بدەین، وەڵسەنگاندنی خۆشمان لەسەر ئەو پۆلانەدا بنێن کە قوتابیەکانی زیرەکە. ئەمن ئەگەر نمونەیەکی بەسیط باسکەم، ئەگەر ئێستا ئەمە بین لێرکوانە 20 قوتابیمان هەبی، ئەو 20 قوتابیە دەڵێن بە بیرکردنەوەی خۆیان چەند لە ئێوە حەزیان لێ ئەندۆمی بخۆن و چەند لە ئێوە حەزی لێ هێلکەی بخوا. کامیان سود بەخشە کە قوتابێکە بیخواتن؟ بێگومان هێلکەکە وانە؟ ئەگەر هات و ئەمن 5 قوتابین گوتێن ناوڵ ئەمە ئەندۆمی دەخۆین، ناکری ئەمن ئەو 5 قوتابی جیاکەمەوە بەس ئەندۆمیان بدەمێ، ئەو 15 قوتابیەش بەس هێلکەی بخۆن. ئەی ئەو کو قەناعەت بەو 5 قوتابیەش بینم ئەوانیش هێلکەی بخۆن، دێم شێوازی ئامادەکردنی هێلکەکەی دەگۆڕم. ئەوە حەزی لە هێلکەی کوڵاوە، ئەو جارە دێم نیوەی هێلکەکە دەکوڵێنم، ئەوەکەی تر دەکەمە هێلکەی سوورکراوە. بەشەکی تر تەماتە و بیبەریشی تێ دەکەم، بەشەکی تر بە جوانی لە بۆی دەڕازێنمەوە، لەوانەیە پەنیری لەگەڵدا بنێم. دێم ئامانجی من ئەوەیە هەموو قوتابیەکان پەنیری بخۆن، هێلکەی بخۆن، نەک ئەوە تا بڵێم ئەو قوتابی وڵا حەزی لە ئەندۆمیە، من حەقم نیە لە سەریاڵە بە ئەو بخۆی هەر ئەندۆمی بخوات. ئەو قوتابی وای لێ دێتن، دەبیتە قوتابیەک کە شتی باش ناخواتن و شتی باش فێر نابیتن. و چی بەرپرسەلەوەی؟ و بێگومان مامۆستا بەرپرسەلەوەی، و کارجاری قوتابخانەش بەرپرسەلەوەی کە ئەو جیاکاریانە دەکەن. کاتای من نابێت بەدوای داخوازی و خواستەکانی قوتابی بکەوین. پێویستە ئەوەی کە دروستە لە بواری لە چوارچێوەی پەروەردە و فێرکردن ئەوە بگوترێتەوە، ئەوە بخرێتە بەرچاوی قوتابی. ئەمە کە لە بواری پەروەردە ئیش دەکەین، ئەمە پێویستە کاریگەریمان هەبێت لەسەر کۆمەڵگای. شتێک کە ئەمە پێمان ڕاستە، پێویستە ڕێگەی لێ خۆش بکەین، پێویستە ئامادەکاری لە بۆ بکەین، کۆڕ و سیمینار و خول و ڕاهێنان و ئەوانەی لە بۆ بکەین لەوەی ئەو شتە بڵاو بیتەوە و زۆرترین کەس قەناعەتی بۆی بێ. بەڵام لە پێش قوتابیەکان پێویستەمە قەناعەت بە مامۆستاکان بینین و قەناعەت بە کارجاری قوتابخانەکان بینین و بە تایبەتی بەڕێوەبەرەکان. دەبێت قەناعەتیان بێتن کۆمەڵگا پێک هاتووە لە هەموو جۆرە قوتابیەک، لە هەموو جۆرە خەڵکێک، و قوتابخانە تەنها جێگەی ئەو قوتابیانە نییە کە زۆر حەزیان لە فێربوونە، زۆر حەزیان لە شتی تازەیە. قوتابخانە جێگەی ئەو قوتابیانەشە کە لەوانەیە هەڵسوکەوتیان وەکو پێویست نەبی، لەوانەیە ئاستی فێربوونیان وەکو پێویست نەبی، فێربوونیان خێرا نەبیتن. ئەی ئیشی مەچیە؟ ئیشیمە ئەوەیە، بەڵێ ئەمە زیاتر خۆمان مادووکەین لەگەڵ ئەو جۆرە قوتابیەی، وی کاریگەریمان هەبیتن لەسەری ئەویش باش بکەین. نەگوتە بەس ئەگەر بەس قوتابی باش، ئەی قوتابخانە ئیشی چییە؟ قوتابخانە بەس ئیشی وەیە قوتابی باش نەهێڵی خراپبی؟ ئەدی خراپەکە؟ بەجە قوتابخانە لۆ هەیە مادەم. مامۆستا لە وەڵامی پرسیارەکەی تر باسی ئەوت کرد کە هەندێک جار مامۆستا بۆەوەی ئاستی خۆی بەرز کاتەوە لە هەڵسەنگاندن ئەو جیاکاریە دروست دەکات بۆ ئەوەی قوتابیەکانیان کۆنمرەکانیان لە سەروی هەشتاوەیە، ئیتر پێی وایە کە ئەوە بە ئاسانتر تێدەگەیەندرێن، ئەهلی خوێندنن کە دەتوانن ئەو ئەرکانەی مامۆستا پێیان دەسپێرێ بە ئاسانتر و بە کەمترین کات جێبەجێ بکەن. بۆیە ئەو جیاکاریە دروست دەکات کە لێرەدا جارێکتر لەناو قوتابخانەیە مامۆستایەکانیش جیاواز دەکرێنەوە. یعنی کەواتە لە پۆلێکدا کە ئەگەر بڕین هۆبەی ئەی
یەک مامۆستا هەیە کە پسپۆرێتی لە بابەتێکدا هەبێ باڵە مامۆستاکەی تر چۆن قبولی بکە یاخون چۆن قبولی دەکە یان ئەویان ناوی چی لێ دەنێ باڵە ئەوجا ئەتوو کە تەماشا دەکەی ئەو جیاکاریە کە دەکرێت لە نێوان مامۆستا پێی تەقبول ناکرێت ئەی قوتابیەکی کە تەمەنێکی گچکەی هەیە و پێویستی بەڕێنیشاندان و پێویستی بە هاوکاری ئێمە هەیە پێویستە ئەمە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی پەروەردەیەوە زۆر هاوکاری بکەین نەک ئەمە بین یەکسەر پێی بڵین ئەتوو لە پۆلی تەمبەڵەکانی کە تو بەو شێوازەی پێ دەڵێ بە بەردەوام ئەو ڕستەیە لە گوێی ویدا دەزرنگێتەوە ئەمە قوتابێکی باش نیمە ئەمن ئاستم باش نییە ئەمە زیرەک نیمە وەقەتی زیرەک نابی ئەگەر تو قوتابیەکەت لە شوێنێکدانە و گوتت ئێرە شوێنی توە لەبەر ئەتو زیرەکنی و مامۆستایەت لە بۆی دانا وات نیشاندا ئەو مامۆستایش دەبەرەوەی زۆر باش نییە لێ دەرز بە تو دەڵێتن چکە بەشێک لە قوتابخانەکان ئەو هەش دەکەن خۆی ئەو جیاکاریە هەر لە چوارچێوەی قوتابخانە نامینێتەوە ئەوە دواتر ئەوانە کە دەڕۆنە ناو کۆمەلگاش ئەو کەسانە بەشێک لە کەسایەتی بەڵێ دەبتە بەشێک لە کەسایەتی کە دەڕواتە ناو کۆمەلگا ئەوەی کە لە پۆلی کە دووبارە من دەڵێمەوە لە نێوان دوو کەوانە ئەو دەستەواژەیە بەکاردەینەم کە لە پۆلی تەمبەڵەکانە ئەو خۆی بە کەسێکی شکست خوارد دێتە پێستا و خۆی بە کەسێکی بێتوانە دێتە بەوانەیە قوتابخانە ئەو ناوەی لێ نەنێ هۆبەکان بە ئەیوبی و ئەلفوبا و جیم پۆلێن دەکا بەڵام دوازار خۆی وایە خۆی وایە کە کۆمەڵی دەکرێتە سەر ئاستی کۆنمرە هەر ئەو لە کاتەی بڕوا بکە لانێ مامۆستاکە و دەستەواژەی بەکارنێنی بەڵام دەیانزار بە چاوی تەڵەبەکەی داداتەوە دەرێ ئەگەر ئەتوو قوتابیەکی زۆر باش بای لەو پۆلەی نەدەبووی لە پۆلی فلان دەبووی ئەوە بە دەیانزار ئەو دەستەواژە بە قوتابیان دەگوترێتن لەوانە لە نێوان قوتابیانیش هەمان ڕاو بۆ چون و سەرنجێ و لەوانەیە هەندێک جار ململانەی دەرەوەی پۆلی و دەرەوەی قوتابخانەش لێ دەکەوێتەوە بێگومان ئەو قوتابیە چەند زیانی هەیە لە بەو قوتابیە کە ئاستی على ئەساس لاوازە لەو پۆلەیە لەوانەیە زیاتر زیانی هەبی لە بۆ ئەو قوتابیانەی کە پێیان وایە زیرەکن ئەو قوتابیانە جۆرێک لە خۆ بەزلزانین و خۆ ینی کەسەکە خۆی پێ جیاوازە لە برادەرەکەی خۆی ئەو لەو پۆلەیە فەرقی هەیە دەبی بە چاوەکی دیکە تەماشا بکرێتن ئەوها ئەویش تەماشای خۆی دەکاتن ئەو جۆرە قوتابیە بەرگەی کەمترین شکستی ناگریتن ڕۆژێک لە ڕۆژان لەوانەیە ئەو ساڵ لەو پۆلەوی ساڵەکی دیکە بە هەر هۆکارێک دەبینی ئاستیدا دەبەزی لە تاقیکردنەوەکان نمرەی وەکو پێویستدانیتن کە دەیبەنە پۆلەکانی تر کە پێیان وایە ئەو پۆلانەی زیرەکەکان نییە ئەو قوتابی لە ڕووی دەرونیەوە تێک دەچیتن یعنی بەرگەی ئەوەی ناگریت مامۆستا لە هەندێک لە قوتابخانەکان لەوانەیە ژمارەشیان زۆر نەبێ بەڵام هەر ئەو دیاردەیە هەبووە ئەو قوتابخانانەی کە پۆلی نۆی بنەڕەتیان ئەو قۆناغت دەبڕێت جیان دەکەنەوە ڕاستەوخۆ هەمان ئەو ژمارەی کە 25 قوتابی دەیان خەنە پۆلێکی تایبەت یعنی وەکو ئەوەی کە ئەوە هی خۆمان بووە یعنی ئەو جیاکاریە جارێشتر بە شێوازیشتر جیاکاری دروست دەکرێت جگە لەسەر ئەساسی کۆنمرە لەسەر بنسینەی ئەوەی کە ئەو قوتابیانە هی خۆمان بوون بۆی لێمان دانەبڕێن کە ئەوەش لەوانەیە بە دڵنیاییەوە شێوازێکی تری ململانەیەکی ناتەندروست لە نێوان قوتابیان دروست بات بێگومان ئەمە دەبی کار لەسەر ئەوەی بکەین کە پەرە بە پەروەردەی گشتگیر بدەین پەروەردەی گشتگیر هەموو جۆرە قوتابێکی تێدایە ئەو زیاکاریە بەس لە دوای پۆلینۆ یان لە پۆلینۆ ناکرێت لە پۆلیەکی سەرەتاییەوە دەکرێت لە پۆلیەکی سەرەتایی ئەو قوتابیە تویتە باخچێ منداڵان ئەو قوتابێ نەچتە باخچێ منداڵان یعنی لەوێندا ڕادەست پێ دەکات کە لەوێ ڕادەست پێ دەکا منداڵەکە سەرەتا تێناگە بەڵام سەبر لەگەڵ گەورەبوونی حەز دەکا کاکەوە جیاوازە فەرقی هەیە لەگەڵ هاوپۆلەکەی خۆی یان لەگەڵ هاوتەمەنەکەی خۆی کە لە پۆلەکەی تەنیشتویە کە ئەوانە ئەو تەسەورانە دروست دەبیتن لە بۆ قوتابی دڵنیا بە قوتابی ئەو زۆربەی زۆریان ناتوانن مامەڵە لەگەڵ ئەو بابەتەی بکەن ینی پێیان وایە بە بابەتێکی زۆر قورسترە لەوی و زۆر ئاڵۆسترە کە ئەو سەری لێ دەربچیتن ینی نازانی چ بکاتن بۆیە پێویستە ئێمە وەکو پەروەردەکاران و وەکو قوتابخانەکان و مامۆستایانیش پێویستە ئەمە ئیش لەسەر ئەوە بکەین کە پەروەردەی بکەینە گشتگیر قوتابخانە جێگەی هەموو جۆرە قوتابیەکە
تەنها جێگەی ئەو قوتابیانە نییە کە مامۆستا پێیان دەڵێ وڵا قوتابی ئەوانە گوێڕایەڵن و ئەوانە عاقڵن و ئەوانە زیرەکن و ئەوانە پاک و خاوێن و ئەی باشە ئیشی مامۆستایان چییە، ئیشی بەڕێوەبەران چییە، ئیشی پەروەردەکاران چییە؟ ئیشی وان ئەوەیە ئەو قوتابیانەی کە خراپن باشیان بکەن، ئەوانی کە زۆر باشن نایبیان بکەن. مامۆستا زۆرێشتر لە جیاکاری و جیاکردنەوە ئەوجارە قوتابی نا قوتابخانەکە ینی لە ناوەندی شار لە هەولێر بەڕاستی بەداخەوە قوتابخانە هەیە جیا کراوەتەوە ینی قوتابخانەی پێویست بەوەیە هەوڵی زۆری بۆ بدەیت پێویستی بەوەی هەیە کە بەڕاستی بەداخەوە واستەی بۆ بکەیت بۆ ئەوەی منداڵەکەت بێ ئەو قوتابخانەیە لەوەی کە لە ساڵانی ڕابردوو ئاسێکی باشی هەبووە لەوەی کە بەڕاستی ئەوە جێی دەستخۆشیە بەڕێوەبەرەکانیان گورج و گۆڵترن بەڕێوەبەرەکانیان تونند و تۆڵترن مەزبووترن بە بەردەوامی لە قوتابخانە دەمێنەوە لە هەردوو دەوام کە ئەوە شوای کردووە سەرنجی دایک و باوکان ڕابکێشە بۆی منداڵەکانی بەرنە ئەو قوتابخانەیە کە لێرەدا پێویستە چ بکرێ پێویستە هانی بەڕێوەبەر و مامۆستایان بدرێت کە ئەو چاولێکردنە هەبێ یاخود کە لەوەی نا با دەرگا کراوە بێ هەر قوتابێک دەچێت تا شوێ بە پێی شوێنی جوگرافیەکەی بە پێی حەزی قوتابیەکەی یاخود ناپێویستە ئەو جیاکاریان هەبێ. بەڵێ بەخۆی بەڕای من پێویست ناکە جیاکاری هەبیتن و ئەو قوتابخانانە بەچی ئەمە دەزانین باشین دەرێن وڵا قوتابیەکانیان لە پۆلی 12 نمرەی ئۆندە دەینن ئەی لە پۆلی دا ئەی لە پۆلی 11 ئەی ئەو قوتابیانە چ دەکەن لەوانە بێ زەحمەت یعنی کە بەرهەمی ئەو قوتابیانە و دوایی ئەتوو کە دێی قوتابیەکان وەردەگری ئێستا قوتابخانە هەیە لە سەروی نمرەی 90 قوتابی وەردەگری لەوانەیە هەبی لە سەروی نمرەی 95 جگە ئەمن ئاگەم لێ نەبی نازانم تەوەقع دەکەم هەبیتن لەوانەیە بیدایەتە 90 وەگری بەڵام کە ئەخیری ڕێژەشی کەمتری قوتابی پێویست بوو لەوانە لە سەروی 95 وەرگریتن و ئایا قوتابیەک کە تو وەرگرتیە نمرەکەی 90 یان 95 کە دوایی لە تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئەگەر هات و ئەو قوتابیە نمرەی 90 یان سەروی 90 هینا باشە چ ینی ئازایەتێکی تو تێدایە لەکنە من ئەوە مهمە ئەگە قوتابیەکی وەرگرت نمرەکەی 65 بوو بیکاتە 85 نمرەکەی 70 بوو بیکاتە 95 ئەو مهمە دوایی ئەو قوتابخانانە بەشەچیان هەمووی ناڵم زۆر جێگەی گومان لە لای من قوتابخانە هەیە 65 تەڵەبە 70 تەڵەبە هەیە لە پۆلەچی مامۆستا پێڕاناگە ناویشان بخینتەوە یعنی لە یەک دەرسی پێڕاناگە لە ناوی ڕقم یەک هەتا کۆتایی ناویان بخینتەوە ئەوە چ فێربووینە لە قوتابخانە زۆر بەشێکی زۆریشیان ئەسڵەن هەر مامۆستای تایبەتیان هەیە لە ماڵێ یعنی هەر قوتابیەک کە نمرەی زۆری هینا واتە نییە ئەو قوتابێکی مرتاح بووە واتەی ئەوەی نییە ئەو قوتابێکی زۆر سەرکەوتوو بووە یعنی زۆر کات ئەوانی کە سەرکەوتون و ئێستا ئەو وڵاتەی بەڕێوە دەبن وڵاهی باوەڕ ناکەم 125یان ئەو کەسانە بن کە نمرەیان لە 90 و بەرەو سەرەوە ببیت سەرکەوتن لە لای من لە هەموو نمرەکانە بێگومان نەکرد بەس لە چەند نمرەکی تایبەتی بێگومان مامۆستا دوا پرسیار دەمێ چەند وەڵامێکم دەستکرێت ئەو جیاکاریە گوتمان لە ڕووی دەرونیەوە کاریگەری دەبێت لە ڕووی جەستەییشەوە کاری دەبێت زۆر جاران دوو قوتابی لە ناو گۆڕەپانی قوتابخانە لەوانەیە گفتوگۆ دروست بێ بگاتەوە ئاسێک کە تون و تیژی بەرامبەر یەکتری بکەن لەوەی کە ئەویان لەو پۆلێویان لە پۆلێنە خۆشمان زانین منداڵ لەوانەیە بە قسەیەک بوروژێ یان کە دەگاتە ئاستی بەرزتر کاریگەری دەبێت لەسەر کەسایەتی لەوەی کە لە قوتابخانەیەک بووە لە ڕیزی ئەوانەی کە ئاستیان نزم بووە زۆر جار قوتابی لەوانەیە ئەو دابەزانی ئاستەی بەوە لێک نەداتەوە کە نمرەی کەمە لەوەی کە پێیان وایە کەسایەتێکی ناتەندروستی هەیە کۆی گشتی ئەو کاریگەریانە لەسەر قوتابی وا دەکات کە کەسێک دروست بێ کە نەخێزانەکە چاوەڕێ لێ بکە و قبولی بێ نەکۆ بەڵگاش پێویستی بەو جۆرە مرۆڤانە بێ کەواتە لە ئێستاوە ئێمە چی بکەین وەکو خێزان وەکو مامۆستا وەکو وەزارەت وەکو ئەوەی کە پەیوەندیدارن بە ئەو بابەتە بەڵێ بەخۆی یونسکۆ
جەخت لەوەی دەکاتەوە دەڵێ دەبی پەروەردە گشتگیر بیتن هەم قوتابخانە هەم خێزان ئەوەشمان باس نەکرد هەندێک جار خێزانەکانیش ئەو ڕۆڵانیان هەیە منداڵەکی نمرەی زیاتر لە منداڵەکەی تر میوانیان دێ دەرێ ئەو منداڵام نمرەی ئەوەندە بوو ئەو ساڵ ئەوکەی کە وڵاوە کەڵچینە لی گەڕێن ئەوە هەروە بە ینی لە ناو ماڵی ڕادەشتێنرێتەوە هەتا دەگاتە قوتابخانەی ئەوەی کە زیرەکەکەشان پێم وایە زۆرتر زیرەکەکە مشکلی لە بۆ دروست دەبی لە داهاتوو نەگەوتە ئەوەی کە ئاستی وەکو پێویست نەبووە ئەوەی کە زیرەکە ئەو دائیمەن هەمیشە خۆی بە سەرکەوتوو هاتیتە بەرچاو و هەمیشە هیچ کەسێک بە لە ژیاندا شکستی نەبینیە بەڵام دوای خوێندنی تەواو دەکا هیچ شوێنێک وەری ناگری ئێستا فەرمو ئەگەر لە کاتی ئێستادا چەند کەسمان هەیە کە کەسە ئەوائیلەکان بووینە هەتا لە زانکۆش بەڵام ئێستا تاعین نەبووینە وە لە هیچ شوێنێک ئیش ناکەن ئەوان فێر نەبووینە لە شتێکدا 100% سەرکەوتوو نەبن کە دواییش دێ ناو کۆمەڵگەی ئەو هاانیە شتەکە زۆرتر دەشتێەوە زۆرتر کەسێکی لاوازت لێ دروست دەبیتن یعنی کەسێک کە هەمیشە لە ژیانی دا پێی وایە سەرکەوتووە لە ناکاو تووشی بچووکترین شکست بێتن بەرگەی ناگریتن هێشتان ئەوەی کە شکێنرایتەوە لەوانەیە ئەگەر ورد نەبیتن ینی ئەوەندە نەشکێنرابیتەوە وردیان کردبیتن ئەوە لەوانەیە بەهێزتر بوویت بەڵام لە ئەساسدا هەردووچیان هەڵەیە ڕاستەکەی دواتر کە دەگاتە ئاسەکانی تری تەمەن و ئاسەکانی باڵای خوێندن لەوانەیە ئەوە نەبوو بێکە خۆی ناسیبە ئەوەی نەبوو کە ناساندویانە مامۆستاجان زۆر سپاس دەکەین هیلاکمان کردی دەستەکان خۆشمێتم زۆر بەڕێزن بەڕێزانم سواز بۆیش ئەم ئەڵلقەی ئەزمموی پۆل بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سەروەر شوان پسپۆری پەروەردەیی شارەزای پەروەردەیی باسمان لە ئاسەکان و جیاکاری لە نێوان توانەکانی قوتابیان کرد تا ئەڵلقەیەشتری ئەزمموی پۆل لەگەڵەوەی بەڕێز خۆشەویست بێک دەکەینەوە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ دەستکان خۆش بە زۆر بەڕێزی سپاس